پەیەم لە زنجیرە ڕاپۆرتێکدا بەس لە سەرچۆنێتی داگیرکردنی خاکی فەڵەستین لەلایەن جوولەکەکان و دامەزراندنی قەوارەی زایۆنی دەکات بە هاوکاری ئەمریکا و ئەوروپا. لە دوو ڕاپۆرتی ڕابردوودا باس لە ڕۆڵی بەریتانیا کرا لە دامەزراندنی قەوارەی زایۆنی. ئینگلیزەکان دوای تەقانەوەی بنکەی فەرماندەییەکان لە قودس و مانەوەیان لە فەڵەستین بە باش نەزانی لەمڕۆوە نوێنەرەکان لە نەتەوەی گرتوەکان لە ساڵی 1947 ڕایگەیاند کە دەوڵەتەکەی دەیەوێت ئیدارەی کاروباری فەڵەستین بداتە نەتەوەی گرتوەکان. لەم کاتەدا یەکێتی سۆڤیەت پێشنیازی دابەشکردنی فەڵەستینی کرد. لە 29 تشرینی دووەمی ساڵی 1947دا بە پێشنیازی سۆڤیەت و بە 33 ڕایبەڵێ و 13 دژ و 10 ڕایسپی فەڵەستیندا بەشکرا و لە 155 درایە جوولەکە و لە 145 درایە عەرەبە خەوەنە ئەسڵیەکەی. ئەوە لە کاتێکدا بوو کە ئەو کاتە زیاتر لە 175 خاکی فەڵەستین بەدەستی عەرەبە موسڵمان و کریستانەکانەوە بوو. لە 14 ئایاری ساڵی 1948دا بەریتانیەکان فەڵەستینیان چۆڵ کرد و ڕاستەوخۆ دایڤید بن-گۆریۆنی سەرۆکی ئاژانسی جوولەکە دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیلی ڕاگەیاند. دواتر نوێنەری ئەمریکا لە نەتەوەی گرتوەکان وەکو یەکەمین وڵاتی جیهان بە شێوەی فەرمیدانینا بە قەوارەی ئیسرائیلدا. دوای ئەوی شێکێتی سۆڤیەت هەماندان پێدانانی ڕاگەیاند بەم شێوەیە حکوومەتی تاریکی و ستەمکاری بەسەر خاکی فەڵەستیندا سەپێندرا کە لە ئەنجامی ئەو ڕاگەاندنەی قەوارەی زایۆنیدا یەکەمین جەنگی ئەو قەوارەیە و سوپاکانی عەرەب دروست بوو. ئەو سوپایانەی لە ژێر چاودێری بەریتانیەکاندا بوون بۆیە شکستیان خوارد و ئەم جەنگە بوو بەهۆی لەدەستدانی بەرفراوانی زەوی و ئاوەرەبوونی سەدان هەزار فەڵەستینی. ئەمەش ناونرا بە ڕۆژی نەهامەتی. ژماری ئاوەرە فەڵەستینیەکان ئێستا لە 6 ملیۆن تێپەڕیوە و سەرەڕای بڕیارە نێودەوڵەتیەکان ئیسرائیل و پشتیوانەکانی ئامادەنین گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان قبول بکەن. دەسەڵاتی ڕێکخراوی زایۆنیستی دەگەڕێتەوە بۆ کۆنتڕۆڵکردنی ئابووری جیهان لەلایەن سەرمایەدارانی جوولەکەوە. لە سەدەی 18ەمەوە تا سەدەی 20ەم توانیان کۆنتڕۆڵی ئابووری ئەوروپا و وڵاتە یەکگرتوەکان بکەن. بنجامین فرانکلین وەک یەکێک لە دامەزرێنەرانی ئەمریکا لە ساڵی 1989دا لە نامەیەکیدا کە ئاڕاستەی لیژنەی نووسینەوەی دەستوری دەکات بەڕوونی دەنووسێت جوولەکە مەترسی گەورەیە بۆ سەرداهاتووی ئەمریکا. نامەکەی فرانکلین کە لە پەیمانگەی فرانکلین لە فیلادلفیا پارێزراوە داوای ئەوە دەکات بە دەستور ڕێگە لە هاتنی جوولەکە بۆ ئەمریکا بگیرێت. ئەگەر ئەوە نەکرێت تا 200 ساڵی دیکە جوولەکە کۆنتڕۆڵی ئەمریکا دەکات. ئەم پێشبینەی بنجامین فرانکلین زۆر بە وردی هاتۆتە دی و ئێستا ئیدارەی کۆشکی سپی بە جۆرێک بووە تا پاشکۆی لۆبی لایەنگری ئیسرائیل کە بەرژەوەندیەکانی ئەو قەوارەیە تەنانەت دەخاتە پێش بەرژەوەندیەکانی خودی ئەمریکا خۆیەوە. هەرەو کۆنتڕۆڵەت تەواوی وای کرد لە سیاسەتمەداران و میدیای کۆنتڕۆڵکراوی ئەمریکا لەسەر ڕەخنەی ئیلهان عومەر ئەندامی موسڵمانی کۆنگرێس لە لیژنەی ئایپاک کە دەسوەردەداتە ناو هەموو جومگەکانی دەسەڵاتی ئەمریکا هێرشێکی بێوێنەی کرایە سەر و ناوبرا و تۆمەتبارکرا بە دژاتی جوولەکە. ئەمەش زیاتر مانای پێشبینەکەی فرانکلین ڕوون دەکاتەوە کەواتە هێزی جوولەکە لە کۆنتڕۆڵکردنی ئابووری و سیستەمی بانکە گەورەکانی جیهانەوە دروست بووە. هەر وڵات و ڕێکخرا و سیاسەتمەدارێکی خۆرئاوە و جیهانی ملکەتی سیاسەتەکانیان نەبێت بە سزای بانکی و گەمار و ئابووریەکانیان سزای دەدەن. Trade and military and lots of things, but today I think we're talking about more than anything else. We're celebrating the Golan Heights. It's something that I've been hearing about for many years from